تیڤی پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت بدروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. پێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. جاری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگە مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماکرێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابین کە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی ئێوارەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 31 کانونی 2024 لا دوو تەوەری سەرێکی پێک هاتووە. سەرەتا سەبارەت بەم نائارامی دۆخی سیاسی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە ئارادایە بەرنامەمان دەبێت و پاشان سەبارەت بە درێژەی ناڕەزایەتی و بایکۆتی مامۆستایان و هەوڵەکانی دەسەڵات لە بەرامبەریدا بەرنمەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەو سەرنجانەی ئێوە دەیخێنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی دۆخی سیاسی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ موحسین کەریم، سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر. موحسین کەریم، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش، سپاس بۆ ئێوەش. دۆخی خۆرهەڵاتی ناوەڕاست لە ماوەی ڕابردوودا پڕبووە لە هێرشی موشەکی و جەنگیش لە غەزە. یەکێک پێم خۆشە تاوتوێی ئەوانە بکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر قسەیەک بکەین بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاست نائارامێکی زۆر زیاتر بەخۆیەوە دەبینێت و لە کاتێک شخصە لەسەر ئەوە کراوە کە
وڵاتە زلهێزەکان مەبەستیانە ئەم ناوچەیە ئارام بکەنەوە. بەڵام بۆچی ئێستا خۆرهەڵاتی ناوەڕاست پڕە لە شەڕ و کێشمەکێش و پێکداکێشان و هێرشی موشەکی و درۆنی؟ زان چۆنە بە بڕوای منەوەی کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە ناوچەیەکی گەرم و پڕ لە کێشە بۆ لانی کەم لە 30 ساڵی ڕابردووە ناوچەیەک بۆ کە بە شێوەی جۆراوجۆر کێشمەکێشی نێوان دەوڵەتەکان میلیشیاکان ئەحزابەکان ڕووی هەتا نێوان خەڵکو و دەسەڵاتەکانی ڕوویاوە بێجگە لەوەی ناوچەیەکی استراتیژی سیاسیە بۆ هێزە بابڵین جەمسەرە ئابووریە ئەسکەریە سیاسیەکانی دنیا منتیقەیە کە لەباری باڵین هاچووی بازرگانی و بەستنەوەی ڕێگەکانی بازرگانی جیهان جێگایەکی مهمەیە ناوچەیەکی مهمە بۆ ناوچەی وزە تقریبا ئەتوان بڵێم بەشێکی یەجگار زۆری وزە بە تایبەتی وزەی ئەو کە سەرچاوەکەی نەوت و گازی شدە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەی کەندا و بەرهەمێن ئەنی ناوچەیەکی مهمە بە هەموو پێوانەیەک و ناوچەیەکیشە بەردەوام کێشمەکێشی تیا بە دوو شەڕی یا بڵێن دوو شەڕی گەورە بە تایبەتی لە عێراق کە شەڕی یەکەمیان شەڕی کۆیتە لە ساڵی 1990 کە بەدوای ئەوە هێرشی ئەمریکا دەست پێکات دواتریش شەڕی ئەمریکا لە بۆ ڕوخانی ڕژێمی عێراق لە ساڵی 2003 ئەمە تەبیعەتی ینی خاصەتێکیەوە بەم ناوچەیە کە کۆمەڵێک لە هێزی جەمسەری جیهانی هێزی ناوچەی دەوڵەتی ئیقلیمی و هێزگەلێک کە سەر بەم دەوڵەتانن و بەم باڵین هێز ئیقلیمیان لەم ناوچەیە چالاک وەرسوڵاون بێجگەلێک کە خۆی دان کێشەی جۆراوجەری تایەوە بە تایبەتیش کێشەیەکی سەرەکی مهم کە ناوچەکەی وەست زیاتر لە مێژووی تقریبا 70 ساڵی کوست کێشەی فەڵەستینە و بە زۆر خەیت و بە زۆر داوە بەسێتەوە بە خەڵکو و با وڵاتان و بە دەوڵەتانی ناوچەکە و بەم پرسەکانی ناوچەکەەوە تا بە بۆعدێکی گیانی وەرگتو ئەمانە هەمیشەم ناوچەی لەسەر وەکو ناوچەیەکی نەئارام این کردووە سەر بارەوە گەر لە دەورانی جۆرا ئارامێکی نسبی بەخۆیەوە گرتوێ بەڵام ئەگەر دیقەت بەی زۆر کات نەئارامی بەشێک بۆ لە پێناسەی ئەم ناوچەیە ئەوەی کە ئێوە باسان کرد تاوان معلوم ئەم ناوچەیە بۆ بۆرژوازی جیهانی جێگە و پایەکی مهمی هەیە بە تایبەتی بە بڕوای من کە ئێستا قوتبی جەمسەری چین وەکو جەمسەرێکی ئابووری بەهێز وەرکابەری سەرەکی ئەمریکا کە وەکو ئابووری یەکەم لە دنیا ناسراوە لە ئازار دەستی کێشاوەتە دنیا و بە تایبەتی دەستی کێشاوەتە منتیقەیە بە دایان پرۆتۆکۆلی بازرگانی و ڕێکوتناوی بازرگانی و ئیسیسمار و بەرهێنان لەم ناوچە لینکی دروستکە پەیوەندی دروست کردووە حتما بۆ ئەوان بە بڕای من مەسەلەی ئارامبوونەوەی ناوچەکە باەخێکی گەورەی هەیە بەڵام معلومە کە ئەم ناوچەیە بێجگە لەوەی کە دەوڵەتی وەکو چین وەکوتم بەرژەوەندی لەوە هەیە کە ناوچەکە ئارامتر بێ بتوانێت کە لە هەلومەرجێکی ئارامترە ئیسماراتی خۆی بکەوە پەیوەندێکی فراوانشی دروست کردووە و سەرمایە چینی ڕووی لە ناوچەکە کردو بەڵام ئێمە بیرمان نەچێت کە هێزێکی تر کە لەم ناوچەیە دەور و دەخالتی جدی هەبووە ئەویش ئەمریکایە بە تایبەتی لە ساڵی ڕابردوو دوو شەڕی لەم ناوچەیە کردووە و دەخالتی لە زۆر مەسایلی ترا لە جەنگ لە سووریا کردووە لە جەنگ لە باڵێن یەمەن کردووە لە لیبی لە هەموو هینانە بە جۆرێک ینی دەستی هەیە لە خۆی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا لەم ناوچانە و لە کێشمەکێشەکان ناوچانە ئەمە بە ئاسانی ملایەت بەوەی کەم دۆخە بەو شێوەیە ئارام بێتەوە بۆیە بە بڕای من هەوڵات کەم منتیقەی بە هەر شێوەیەک بێت لە ژێر دەستی و دەرنەچێەوە بە تایبەتیش کە ئیسرائیل لەم ناوچە هەیەوەکو بابڵین وەکوتوان بڵێ ویلایەتی 52 ئەمریکا توانێ حسابی لە سەرکانی بەشەکە لە نفوذ و دەسەڵاتی ئەمریکا لە ناوچەکەیە ئەمیش دەرگیری کێشەی فەڵەستینەوە خۆمان وتمان بۆعدێکی چەندەیەی هەیە مێژووی ئەم کێشەی فەڵەستین ئیسرائیلە ئەم لە ڕێگەی ئەمینانە لە ڕێگەی ئەم نەخشەی کە هەیەی ئەوێت بەرحاڵ پێش بەو ڕۆچوونە بگرێت کە لە ئاسی ناوچەکە ڕوبەڕووی بۆتەوە خۆمان نەزانین کە ئەمریکا شکستێکی گەورەی ناوچەکە بەسەر هاتووە لە عێراقا شکستی هێناوە لە سووریا شکستی هێناوە لە ناوچەکە بەگشتی شکستی هێنا هەتا دوای ئەوەی کە لە ئەفغانستانە کشێتەوە یعنی دوای شەڕێکی چەندین ساڵە و دوای خەرجکردنی ملیارەها دۆلار و مەسەلەی جەنگی دژی تورەر هەرە و هێزەی کە ئەو دژی بووە ڕوخاندی جاریکە دەسەڵاتی خسۆ دەستی ئەمانە ینی واقعەتێک کە ئەمریکا تووشی شکست و ناکامی بووە بەڵام ناوێت من بەمەبا بۆیە ینی ئەوێت ینی بەڕایم ئەمریکا ئەوێت کە سەرباریوی کە ناوێت شەڕەکە گەورە بێ ناوێت کە وەزعەکە لە گرێژنە دەرچێ بەڵام بە جۆرێک ناشەوێت تەسلیم بێ لەو لاوە بەڕای من هین هەیە ئیسرائیل هەیە ئیسرائیل
ینی مەسلەی فەلەستین مەسلەیەکی مهمە بە تایبەتی بە بڕای من لە بەرژەوەندی وڵاتگەلێکی وەکو چین وەکو هەتا رووسیا کە بە جۆرێک لە بەرامبەر غەربان ئەم مەسلەی فەلەستینەوە بارێک بکەوە ینی چارەسەربوونی کێشەی فەلەستین بە بڕای من ئەتوانێت زەمینێکی باشتری استیقراری سیاسی ئابووری بۆ ناوچەکە تەمینکا بۆ ئیسیسماراتی بە تایبەتی چینی دروستکە ینی بەڵام مەسەن ئەم هێرشەی بە تایبەتی ئەم هێرشەی ئەخیری ئیسرائیل بۆ سەر غەزە بە دوای ئەو عملە تیرۆریستەی حەماس هەموو وەزعەکەی گۆڕی و بەڕاستی ینی خۆی وتم دۆخەکە دۆخی ناوچەکە یان دۆخێکی نائارام بوو بەڵام ئەم هێرشە و ئەم کۆمەڵکوژی جینسایدەی کە نەک تەنها ناوچەکەی تووشی نائارامی کرد نەکە تا کاردانەوەی ناوچەکە بە دوای خۆی هێناوە جاوای حەق بە یان ناحەق بێت کە بەداهاتی مەجموعە دەوڵەت دەیانێت خوانک و نوێنەری ناڕەحەتیەکان و زەحمەت و باڵێن سیستەمێکە لەسەر خەڵکی فەلەستین و کوشتارێکە لەوێکرێت خوان هەڵخەن وەکو ئێران وەکو هێزەکانی سەر بە ئێران هێزە ئیسلامیەکان بەڵام تەنانەت کاردانەوە و دەنگدانەوەی تاوانەکانی ئیسرائیل لە ئاسی دنیاە بە جۆرێک دەنگدانەکەی لە پایتەختەکانی خودی ئەمریکا و ڕۆژاوا ئەبیسێت ینی بە هەزاران و بەدیان هەزار و سەدان هەزار کەس لە هاوڵاتیان ئەم ناوچانە پایتەختەکانی ئەمریکا بەریتانیا فەرەنسا ئەوروپا ئوسترالیا و وڵاتانی دیکەش ئەمانە لە جیام جینۆسایدا هاتۆتە مەیدان ینی ئەمە ینی ئەم کاردانەوە فراوانە ینی وەکوتم لە بەرامبەر ئەم جەریمەی ئیسرائیلە کە هەتا دۆخی ناوچەکەشی تێگاوە دۆخی ناوچەکەشی خەتەرناک کردووە ئەبینێت ینی بەڵام وەکوتم ئەگەر ئەمە جانبی ئینسانی کاردانەکەی بەرامبەر بە هێرشی ئیسرائیل ئەو جانبەی تری کە دەوڵەتانەکانە سوود لەمە ببینن مەسەڵەن هێزە ئیسلامیەکانیان سوود لەمە ببینن و بە کاردانەوەی کە ئیکەن لە بەرامبەر ئیسرائیل لە بەرامبەر ئەمریکا وەکو هەم کێشمکێشە لە بەرامبەر ئەمریکا کە نەوعێک پێگەی خوان نفوزی خوان لە بەرامبەر ئەمریکا یا بەسەر ئەمریکا فەرزکەن و هاوکات حتمانەوە پشتیوانی رووسیا و چینی لە پشتە کە ینی ئەم هێزە ئیقلیمیانە وەکو ئێران بەڕای من نفوزێکی بە قۆتریانە بێ توانە بە جۆرێک خۆمان نەزانین کە لەگەڵ چین و لەگەڵ رووسیا نزیکن ئەمە بتوانن هەرچی زیاتر پێگەی ئەمریکا لە ناوچەکان لاواستە بکەن لە کێشمەکێشەکان بەڵام وەکوت ئەمان نەبوو ئەمان نەبوو ئەمریکا لێرەدا ئەم هێرشانەی کە ئەکرێتە سەر بنکە و بارگاکانی ئەمریکا لە عێراقە لە یەمەنە لە ناوچەکە جاوەتە ئامانزلان هێزە ئیسلامیەکانە و ئاخر جار حیزبوڵای عێراقی بەشدار بوو لەم جۆرە هێرشانە بەڵام ئەمە لە لایەکترەوە وا تەماشا دەکرێت کە دەرفەت دەکاتەوە بۆ ئەمریکا زیاتر هێزەکانی بێنێتە خۆرهەڵاتی ناوەڕاست و زیاتر پەنا بۆ هێزی سەربازی بەرێت و وەک بینیومانە لە بەرامبەر هەموو هێرشێکە ئەم تۆڵەی کردوێتەوە هێرشی بەرامبەری کردوێتەوە ئەمەیان پێگەی ئەمریکا بەهێزتر ناکرد لە ناوچەکە ئەزانی چۆنە بە بڕای من پێگەی ئەمریکا لە ناوچەکە بە شوێکی استراتیژی بەرەو خوار چووە زانچ ئەو لە جەنگ لە عێراقا کە ڕەنگە سەر فرسەت نەبێ ئەمە بچینەوە سەر باگراوندەی تاریخەکەی کە ئەساسەن وەکو بەشێک لە دامەزانی سیستمی یەکجەمسەری لە دنیاە ئەم شەڕە لە عێراقا کرا بەڵام لەما شکستی ینی بە بڕای من ئەمریکا شکستی ئەمریکا لە عێراق و لە ئەفغانستان بە پلەیەکی کەمتر شکستی ئەو استراتیژیە بوو کە استراتیژی دامەزانی جیهانی قوتبی ینی شکستی هێنا ئەمریکا لەم استراتیژەیە بۆیە بە بڕای من ئەوەی کە لە ڕووی استراتیژیە شکستی هێناوە بەوەی کە مەسەلەن کۆمەڵێک محاولاتەکە کۆمەڵێک مەسەلەن قەسف و هێرشی ڕۆکێتیەکە بۆ مەجموعەکەین ئەو بەڕای من کاردانەوەکە کە بێ بیکانی ئەوە پێمانێ ئاڵوگۆڕێکی جەزری جەوهری ڕیشەی لە تەواجدی ئەمریکا ناوچەکە این کات دروستکە و ئەمریکا خۆشی ئەزانێت کە ینی ئەو دەورانی بەسەر چووکە بتوانێت شەڕێکی فراوان ناوچەکە دروستکە ئەزانێت خەتەری ئەمە بینێت چکە وتم دەوڵەتانی تر هاتوونەتە مەیدان ینی لەباری سیاسی لەباری عسکەری مەسەلەن رووسیا هەیە شەرێک لە ئۆکرانیا بەردەوامە مەسەن چین ڕۆژ بە ڕۆژ ئیمکاناتەکانی چێتە سەر ینی هێزی ئیقلیمی دروست بوون کە ئەتوانێت مەسەن ئیزعاجات بۆ ئەمریکا دروستکە هەیە سەوەی کە هێزە ئیسلامیەکان بە پشتیوانی ئێران ئیزعاجاتیان بۆ ئەمریکا دروست کردووە مەسەلا ئەمە خۆی ینی هینەکە بەڕای من ئەمریکا مەحدودەتی زۆرە ڕاستە مەسەن فرسەتی هێناوە لەم وەزعەیە بەسەن جێشی هێناوە ینی بڵێن سوپایەکی زۆر هێناوەتە ناوچەکە مەسەن کەشتیگەلی سەربازی هێناوەتە مەسەن دەریای سوور و دەریایی با بڵێن بە جۆرە خلیجی عەرەبی و ئەو منتیقانە بەڵام بە بڕای من ئەمە تەنها توانێت و کاردانەوەک بێ لە بەرامبەر بە جۆرێک ئەو ئیقداماتانی کە هێزەکانی سەر بەێرانێکە و نەوعێک نەک تەوازن ئاڵگۆڕی تەوازنێکی ساتژی کە تێک چووە من پێم وایە کە ئەم هینانە ئەم جم و جوڵانی کە ئەمریکا کردی لە بەرامبەر ئەم حرەکەتانی هێرشانی کە هێزە ئیسلامیەکانی کەن تەنها نەوعێک چۆن عەرە بەڵێ مەعلوەج کڕینەوەی مەسەن مەعلوەج هەیەی
چکە ناتوانێت ئاڵگۆڕێکی جدی دروستکە لەباری عسکەری و ناتوانێت تەوازنەکە بگۆڕێت بەڵام ناشتوانێت هیچ کاردانەوەکی نەبێ هەر ئەگەر هیچ کاردانەوەکی نە بەڕای من یعنی بە جۆرێک یعنی ئەترافەکان بە شکستێک لە مەتکە کە ئەمە ناوێت ملمە بابەوە حتمما محاولاتی خۆیەکە هەوڵی خۆیان وە لە ڕێگەی فشارەکانی لەسەر ئێران لەسەر بڵین زربەدان لە هێزە درێژکراوەکانی ئێران میلیشیەکانی سەر بە ئێران و ناچاکردنی بە ئێران بە جۆرێک نەوێک لە اتفاقاتێکی زمنی جۆرێک لە حزوری خۆی لە ناوچەکە بە جۆرێک بهێڵێتەوە نەوێک مەسەن هەتا ئیسرائیل وەکو هێزێکی باڵین کە لەم دۆخەی ئێسەی ناوچەکە لا تەریک بووە کەوتۆتە لاوە تا فەزع بۆ ڕسوا بووە جۆرێک پێگەیەکی وە پێیا بکاتەوە بە بڕای محاولاتێکی من پێتوان بڵێم یائیسی ئەمریکایە لە ناوچەکە و سەرنجام من پێم وایە ئەو دۆخی ناوچەکە بە جۆرێک گۆڕاوە هەتا گەر دیقەت بن یعنی خودی ئەوروپا کە پشتیوانی ڕاستەخۆی ئەمریکا و شەڕ ئیسرائیلە لە غەزا و بەریتانیا کە یعنی لە پاڵ ئەمریکا وەساوای و بێقەید و شەر دێمە دیفاع لە نەتانیە و شەڕەکاکەین ئێستا باسی ئەو کە بە زمانی کامیرۆن وەزیری خارجی بەریتانیا ئەڵێ ئێمە بێت بیر لەوە بکەینەوە کە هەدێتاوە فکرێکیەوەیان هەیە هەتا ئەتراف بە دەوڵەتی فەڵەستین کەن یعنی ئەوەی کە نەک چاوەڕێ بکەن تا دەوڵەتی فەڵەستین دروزە بێتوان لە ئێسەوە ئەتراف بە دەوڵەتی فەڵەستین بکرێ وەکوی کە بیکەن بە ئەمری واقع بۆی کە بە جۆرێ ئەم مەسلەی کێشەیە ئەم کێشە تەواو بێ یعنی مەسلەی استیقرار و ئارامی بۆ ناوچەکە دروست بێ و دۆخەکە یعنی دەرچێت مەسەن بە بڕای من یعنی ئەم هێرشەی ئیسرائیل کە کردی ئەم ئەحمەقەی کە بە خەرجی ئەم قەت و ئامیکە کردی یعنی ئینەکە تا بەرنامەکەی لە ئەمریکاش و لە هینی شێوان یعنی لە دەوڵاتانی ئەوروپا شێوان بۆیە بەڕای من یعنی کەفەی میزانەکە هاوسەنگەکە لە ناوچەکە بە جۆرێکە کە ئەمریکا ناتوانێت ئەلگۆڕێکی ساتی دروستکات لە ناوچەکە و ئەو پەلەقانە پەلەقاژەیەکە بۆی بە جۆرێک حزوری خۆی ناوچەکە بە جۆرێ بێڵێتەوە وەکو جەمسەرێک بمێنێت چکە مەساڵح و بەرژەوەندی هەیە و بە جۆرێک ئەمە ینی دەوڵەتە مەسەن چین و ئەوانی تیش قبولی بکەنێ من پێمە لە بەرامبەر یا مەسەن پاشەشێک بەسەر ئێرانە فەرزکا کە بە جۆرێک ینی چکە ئێستا گەر دیقەت بەی ئێران و ئەمریکا ینی کێشێکی سەرەکی لە منطقە ئەمانە یعنی هێتا رووسیا و چین ڕاستەخۆ ناتون ینی ئەگەر مەسەن پاشێ بە ئێران بکات بە جۆرێک مەسەن بتوانێت لە بەرامبەر جەمسەرەکانە حزوری خۆی لە ناوچەکە بە جۆرێک بهێڵێتەوە من پێم وایە کە محاولەکانی ئەمریکا ئەوەیە و ناتوانێت ئەلگۆڕێکی جدی لە تەوازنی سیاسی ئاسکەری استراتیژی ناوچەکە دروست بکات. دواتر دێمەوە سەر پێگەی ئەمریکا لە پەیوەند بە مەسلەی کوردەوە بەڵام جەنگ لە غەزا ئەوە زیاتر لە 3 مانگە درێژەی کێشاوە بڕیارە ئاگربەست ئەنجام بدرێندانی کەم ئەم پێشنیارە کراوە بەڵام حەماس قبوڵی نەبووە ئەم کێشمەکێشە خەریکە بەرەو کوێ هەنگاو دەنرێت و تاکوێ ئەم جەنگە ئیدامەی دەبێت ئەزان چۆگەر بە پێ ڕاگەیانەکان سێری کە ئیسرائیل ئەڵێم شەڕە بەرداوام بێت تا 6 مانگی کە تریژلانی کەم تا حەماس نامێنێ بەڵام من پێمانەوە ئەوەی کە قبولی نەکردو حەماسە حەماس نا حەماس ئەڵێمە کراوین بۆ هەموو جۆرە پێشنیارێکە تا ئێستا خیرشت پێشنیارێکی فەڕەنسەیە کە خسوانتە بەردەم حەماد و مەسلەی ئاگربەست و مەسلەی سەفەقەی دووەمی بەردانی دی لە ئیسرائیلەکان لە بەرامبەر دی لە فەلەستینیەکانە سژنە باڵی سژنە فەلەستینیەکانە من پێم وایە کە حەماس یعنی بەرژەوەندی لەوە هەیە کە کۆتایی بەشەڕەکە بێت چکە بەڕاستی سەرباریەوەی کەم قامەیەگە کات یعنی حەماس بەرامبەر بێشەکانی ئیسرائیل بەڵام ئەوە نییە کە بتوانێت تەوازنەکە بگۆڕێ حەماس بەڕای من لەباری عەسکەری و شکستیە ناوە ینی ئەوە حقیقەتێکە ڕاستە مەسەن مقاومەیەکی مەحدودەکە بەڵام شکستیە ناوە بۆیە من پێم وایە کە ئەو بە هەر جۆرێک ئەوێت یعنی ئەم وەزە کۆتایی پێ بێت و ئەم شەڕە کۆتایی پێ بێت و بە جۆرێک یعنی هەتا مەسەن ئەوە حەماس بە جۆرێک ینی ئەوە کە قبولی بکەن ئەو ئیداری غەزە بکات ینی مەسەن بێکێ لەینەکانی تەڵەبەکانی ئەوەیە بۆیە من پێم وایە کە حەماس نا حەماس پێم وایە کە بەو بە ئاگربەست ڕازیە و خواستی ئاگربەستی هەیە حتمما مجموعی قسەی هەرە بێت یعنی وەکو مەچکە ئاگربەست چۆن بێت چۆنە بێ بەڵامانە لە توێژایەوە کە سەرنجام پێم وایە بەرژەوەندی حەماس لەوایە کە ئەگەر قبولی کەن وەکو تەرەفێک بمێنێتەوە بەڕای من پێشوازی لە ئاگربەست دەکات وێت کێشێکی نابێت ئەوەی کە ئیسرائیل ئاگربەست بکات ئێستا کێشێکی ئیسرائیلەوەیە کە بەڕاستی ئیسرائیل ئەو هەدەفەی کە ڕایگەیاند ئەم قەتوعامەی کە کردی قرار بوو حەماس تەواو بکات حەماس نەهێڵێ واتە ئێستا ئیدعایەوەی کەڵێمە بەی شێوەیەک ناڵین کە غەزە لەلایەن حەماس و ئیدارە پێوەمە ئیداری عەسکەریەک هێتا قبولی ناکە ئیدارێکی مەدەنی بێ ئەمە محاولەتی ئیسرائیلە کەوی ژێوە زۆرترین باڵێن دەستکەوتی سیاسی بۆ خۆی بەدەستبێنێت کەویش بە بڕای من لە بنبەستێکە گیری خوارد چکە ئامانجەکانی بەدەست نهات یعنی اعتراضێکی ناڕزاتێکی ناخۆی لە دژی ئیسرائیل دەستی پێکردووە لە دژی دەوڵەت دەستی پێکردووە مەسەلەی کە سوکاری بارمتەکان ناڕزایەتیان هەیە لە ناو خۆی ئیسرائیلە بەرامبەر بەشەر ناڕزایەتی هەیە وەکوتم ئەو فشارە جیهانی کە هەیە لەسەر
ئیسرائیل و لەسەر وڵاتانی ئەوروپا و لەسەر ئەمریکا ئەمانە دەوریان هەیە بۆیە بە بڕای من ئیسرائیلیش ئەیەوێت یعنی مەسەن سەرباری دیعەکانی بەڵام ئەیەوێت بە جۆرێک شەڕەکە کۆتایی پێ بە بەڵام بەو جۆرەی کە بتوانێت ینی لانیکەم بەشێکی باش لە ئەدافە سیاسیەکانی ئەدافە عسکەری و منەکانی بەدەست بێت بەڵام ئەمە تاوان تا ئێستاکەوەی حماس بمێنێت دیانەمێنێت ئەمە ئیدعاکی ئیسرائیلە ئەوەی کە واقعیت چی فەرزەکات بە بڕای من ڕۆژانی داهاتوو مەسەن جێشی ئیسرائیل چەند ناتوانێت پێشڕۆی بکات فشارەکانی ناخۆ چەند دەورە بینێ یەک تریش بڵێن بەڕاستی ینی هەتا ئەوەی کە یعنی دەوڵەتی حکوومەتی ئیسرائیل خۆی لەسەر کوانووی ناڕزایەتی جەمالی وەساوە ئەگەر لەم شەڕا سەرکەوتن بەدەست بێنەوە حماس تەواو بکە بە بڕای من ئەتوانێت ڕەنگە بە جۆرێک باڵی ڕازڕەوی ناو کۆمەلگای ئیسرائیلی قانعکە بەڵام ئەگەر بە جۆرێک با بڵێن شکست بێنەیدیان نوێک لە سولحێک بەڕێبکەوە ینی ئەو ئامانجەی خۆی نەپێکە بە بڕای من تووشی ئەترازاتی ناخۆی بێ ڕەنگە لە ئەگربەستا ئەسەن ئەوی کە بازەکە حکوومەتی نەتەنایەت تووشی بڕوخێتیان ئیمکانی ئەوەیە کە نەمێنێ سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا و لە پەیوەند بە مەسلەی کوردەوە چەند جارێک ئەو سەرنجەم بینی وە کراوەکە ئەڵێ ئەگەر ئەمریکا لە ناوچەکەدا پاشەکشە بکە ئەمە بۆ کورد زیانی هەیە هەڵبەت لێکدانەوەی جیاوازێ بۆ ئەوەی کە مەبەست لە کورچیە بەڵام بە شێوەیەک ئەوە دادەنرێت کە هەر چۆنێ بە ئەمریکا بۆ کورد باشترە ئەگەر لەوێ نەبێنێت ئەوە بەدەستی هێزە عێراقیەکان و ئێرانەوە ڕەنگە زیانی زیاتر بکات ڕۆیشتن و یان پاشەکشەی ئەمریکا لە ناوچەکە چی پەیوەندیەکی دەبێت لەسەر ئەوەی پێوترێ مەسلەی کورد ئەزانین چۆنە بە بڕای من ئەوە نەعێک لە پروپاگاندەی ناسیۆنالیستەکانە کە ئەمریکا و پاڵپشتی خەڵکی کوردستان ئەناسێنن بەڵام ئەگەر دیقەت بی هیچ کاتی ئەمریکا کەیسی کوردستانی و قەزەی کوردی وەکو مەسەلێکی سیاسی سیر نەکردووە تەناوکو بەرژەوەندی خۆی مامەڵی لەگەڵم هێزانە کردو هاوکاری کردوونەوەکو زۆر جایشخوان ڕاگەاندە ئەمانەوەکو مەجموعەی هێزی چەکدار کە بەکرێ ئیش بۆ ئەمریکا ئەکەن مەسەن هەتا ئەگەر دیقەت بی لە بەرامبەر باڵێن هێزە سیاسی چەکدارەکانی سووریا بەرامبەر بە پەیەدەوانە دۆناڵد ترامپ وتی ئێمە پارەمان ناونەتێ و ینی بە جۆرێک بەکرێمان گرتوون ئەگەر دیقەت بی کە ئەمە بەحساب خەڵکی باڵین کوردی سووریا پارێزێت ینی لە کوردستان عێراقی 60 ساڵە ئەمریکا لە کوردستان عێراقا دەوری هەیە لە نەویەکەوە بەحساب منطقەی ناوچەی جەفرینیان دروست کرد ینی ئەسڵەن هیچ کاتێک مەسەلەی کوردیان استیقلال کرد بۆ بەرژەوەندەکانی خوان و دۆخێکیان ڕاگرتووە کە قەزەی کوردی تیا حەل نەبووە دیقەت بە دوای 30 ساڵ لە دۆخێک کە بەسەر کوردستان هاتووە سەرنجام ێستا باسی گەڕانەوەی کوردستان عێراق بۆ ژێردەسەڵاتی حکوومەتی مرکزی و لە حەڤەی ئۆکتۆبەرا کە ڕیفراندۆم کرا ئەمریکا پشتی ڕیفراندۆمی نەگرت تێیدی ڕیفراندۆمی نەگرت لە کاتێک کە مەسەلەیەکی هەتا بە هەمووی پێوانە دیموکراسیەکانی خودی بۆ ژوازش بێ خەڵکی ئەو ناوچانە دەنگیان ناوە ینی بۆ مەسەن ڕێزیان لەمە نەگرت بەرژەوەندی ئەوان بەڕای من لەگەڵ حەلی قەزەی کوردانیە بۆیە بەڕاستی ئەمریکا دۆستی مەسەلەی کورد نییە و دۆستی چارەسەری کورد نییە بەڵکو ئەو بەپێی بەرژەوەندەکانی خۆی یارمەتی و لە ئەنگری لە مەجموعەی هێزی سیاسیەکان لە قۆناغی دیاریکراوە کە دیفاع لەوەکەن بەرژەوەندی ئەو پارێزت و هەر کاتێکیش بەرژەوەندیەکەی بەسەر چوو زۆر ئاسان گیانە هێڵێت و ئەمە تەجروبەیە لەگەڵ ینی ئەمریکا هەمیشە سیاسەتی وا بووە هاوکاری دەوڵەتانی کرد و هاوکاری هێزەکانی کۆ تاوە تا حەدەی ئیشی پیان بووە و هەمیشەش کە ئیش پیانە جێهێشتون مەسەن نمونەی شا ئێران هەروە بووە نمونەی سەدام حوسێن هەروە بووە نمونەی مثلا زۆر هەتا نۆریێگا کە کاتی خۆی پیاوی ئەمریکا بوو دوایی گرتی لەسەری یعنی مەسەن هەمیشە ئەم ئیسلامیەکان خۆمیشە ئەمریکا دروستی کردن دواتریش مەسەن خۆشی لێ یاون بۆیە بە بڕای من ئەوەی کە بە ئیدعایەوە کە ئەمریکا ئەگەر لێرە بڕوات کورد بەڕای من بۆ چوونێکی ئەو ناسیۆنالیستەکانن و بە تابەتی مەجموعەی حزابە کە سوودیان لە وەرگرتووە بەڕای من ئەمریکا لە شوێنێک بێ کارەساتی ناوە ئەمریکا دیفاع لە بەرژەوەندی خەڵکی زوڵم لێکراو ناکە ئەمریکا قەزەی خەڵکی زوڵم لێکراو بە ڕەچاو ناکە ئەو هێزێکی ئیمپریالیستیە کە لەسەر مەسلەی چۆسانە و زوڵم و بێمافکردنی خەڵکی دنیا هینەکاریانی مثلا چ عجب مثلا لە خودی ئەمریکا 40 ملیۆن 50 ملیۆن خەڵک لەژێر هێڵی هەژاریایە و خدماتی سەحینیە و نەخۆش بکەوی پارەی دەرمانی و بە هەزاران کەس لەسەر جادە ئاخەون و لە ناو سیارە ئاخەون مەسەن چی ئەم ڕژێمە ئەوە ئینسانیە لە کاتێک یەکەم دەوڵەتی اقتصادی دنیای و بە تریلیۆن سەروەتی هەیە لە بانکان و لە سەرمایه‌دارەکانی یعنی چ خێرە مەسەن ئەمە خزمەتی خەڵکی کوردستان کاوە دینی کە بەڕای من تەبلیغاتێکی بێمانای ناسیۆنالیستە کوردەکانەوە ئەمریکا لە شوێنە بێ کارەساتی ناوە ئەگینا باشتری شدەوە بوو کە ئەگەر ئەمریکا دۆستی خەڵک بات لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئێستا باید قەزەی کوردێک لای باتەوە دانی کەم لە عێراق و زۆر ئاسان بوو بۆەوەی توانی فشار لەسەر دەوڵەتی تورکیا دامنێ
دەوڵەتی تورکیا چەند ساڵ لە حلفی ناتوایە و حەلیفی استراتیژی ئەمریکا بووە، بەڵام هەمیشە کوردی کوشتووە و قەتوعامی کورد لە هەزاریش ئەیکانی. بۆیە من پێم وایە ئینەکی ناوبەتاڵ ئیدعاکی ناوبەتاڵ هیچ حقیقەتێکی نییە و تەنها ترسانی خەڵکە. من پێم وایە ئەمریکا نەمێنێ ڕەنگە مەسەلەی کوردە و کاتە دۆخێکی تەبیعیتر وەربگرێت. یعنی خەڵکی کوردستان پشت بەخۆی بەسێت تاوی پشت بە مەجموعەی هێزی بێگانەی ئیمپریالیستی دەوڵەتی سەرکوتگەری وحشی وەکو ئێران و تورکیا و ئەمریکا و وەکو ئیسرائیل. پێشەوەی کۆتایی پێبێنین دوو پرسیاری بینەران بێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەم. پرسیاری یەکەمیان سەبارەت بە چارەسەر نەکردنی مەسەلەی کورد و فەڵەستین و پەیوەندی بە نائارامی ناوچەکەوە، و پرسیاری دووەمیشیان سەبارەت بە بەرزکردنەوەی ئاڵای سپی لەلایەن حیزبوڵڵا و ئێرانەوە ئایا ئەمە چی کاریگەریەکی لەسەر استراتیژی ئەمریکا دەبێت لە ناوچەکە. ئەگەر بتوانن ئەم دوو پرسیارە خۆی بکەنەوە بە کورد وەڵام دەنەوە سپاسگوزارم. بەڵێ ئەزان چارەسەر نەبوونی کێشەی کورد و کێشەی فەڵەستین دوو مەسەلەی جددین بەڕاستی. بەرحاڵەمانە دوو مەسەلەی دیموکراتین بە معنە بۆرژوازیەکەشی بێت، دوو مەسەلەی میلین کە ئەبووە لە تاریخا تەواو بوونات حەل بوونات، کە تەنها دوو کێشەی ملی لە دنیا هەیە، کەم دوو مەسەلەیان ینی هەرێکان بوعدی تاریخی خۆی، هەرێکان سەبەب و ینی هۆکاری خۆیە کە حەل نەبوون. مەسەلەی فەڵەستین معلومە لەگەڵ دروستبوونی ئیسرائیل و بەرژەوەندی غەربە مەسەلەی ماوەتەوە. مەسەلەی کوردیش کە تاسە حەل نەبووە لە مەسلحەتی مەجموعەی دەوڵەت کە لە منتیقاهن و هەمیشە ینی چارەسەربوونی مەسەلەی کورد زەرەری پێگاندووە. ئەمە نەچۆتە ناو ئەجندای هەتا دەوڵەتانی جیهانیشەوە. و بەڕاستی ینی ئەگەر دیقەت بێ لەم ئەگەر چی لە فەڵەستینە مەسەلەن حرەکەتێک هەبووە کە خواستی سەربەخۆی و دەوڵەت و دروستبوونی دەوڵەتی کردووە، بەڵام ئەم حرەکەتە سەرباری و کە دەیان دەوڵەتی عەرەبی ژەبە نەیانتوانیوە ینی لەم کێشمە کێشوینە جیهانی و ئەوەی کە هەبووە نەیانتوانێت ئەم قەزیە حەلکەن. بەتایبەتیش بیرمان نەچێکە لە شەڕی ساردا مەسەن کە نزیکی 70 ساڵێک خاندی ئەنی بەرژەوەندی دەوڵەتەکانەوە نەبوو کەم قەزیە حەل بێت، هەمیشە وەسیلەیەک بەدەستیانەوە بۆ تەدەخولات لە ناوچەکە، بۆ تەدەخولات لە باڵێن بۆ ململانەی لەگەڵ یەکتریە. قەزەی کوردیش بە بڕای من هەر بە هەماش کردبووە بەشێک لە ملمانەیەکی ناوچەی بەتابەتی لەم ئەخیرانەش لەم 20 ساڵی ڕابردووە جۆرێک ینی نەخشێکی هەتا جێگەیەکی جیهانی پیدا کردو کە چۆتە ناو چوارچێوە ململانەی و ئەجندای سیاسی هێزە ئیمپریالیستەکان کارێکە بە پێی مەسلحەتی خۆی سوودی لێ وەربگرێت. وەکو مەسەن ئەمریکاوی سوێتی، رووسیاوی سوێتی وەلا هەزار ئەیانەوێت. بۆیە من پێم وایە کە ئەمانە یەکەم بۆی کە ینی خۆی وەکو مەسەلەیەکی دیموکراتیک جێماوە لە مەسەن ینی لە تاریخا حەل نەبووە و بەرژەوەندی هێزە ئیمپریالیستەکان بەرژەوەندی دەوڵەتە بۆرژوازیەکان ئەوە بۆ کە بە حەل نەکراوی بێتەوە هەمیشە بە سەرچاوەیەک بۆ دەستێوەردانی سیاسی و دەخالەتی ئەم هێزان لەم منتیقانە ینی لە منتیقەی شەرقی ئەوسەتا و بەشێک شوێ کەم هێزانەی کە ئیدعای چارەسەری مەسەلەی میلیوانەیە کە خوان لەو ئاستیانە بن کە بتوانن قەزیەک لایکەنەوە. مەسەن نە هێزەکانی فەڵەستینیەکان ئەو هێزە بوون کە واقعاً بتوانن قەزیە حەلکەن و نە هەم هێزە ناسوێسەکانی کورد. ئەوەی کە گەتە سەر پرسیاری دووەم ئەگەر یەک دقە بۆم بڵێ تۆڕاستەکەی نەسەکەی بیرچەوە. بەڵێ سەبارەت بە بەرزکردنەوەی ئاڵای سپی لەلایەن حیزبوڵڵای ئەزای چۆنە من لە قسەکانی بیدایەت تاوتم کە بە جۆرێک نە ئەمریکا مەسلحەتی لەوێ کە شەڕەکە تەواو گەورە بێت، نەبوو ئێرانیش مەسلحەتی شەڕەکە گەورە بێت. زای چۆ جۆرێک لە مناوەرا دەکەن ئەمانە، ئەمە مناوەراتێکە کە ینی لە تەحقیقانەوەی ڕێکەون، یانەوێ مەسەن هەم ئێران ئەوێت ئەمریکا قبوڵی دەورێکی بۆ بکات و هەم ئەمریکا ژەوێت کە ئێران لەژێر کۆنتترۆڵا بێ بە جۆرێک کە مەسەن بە تەواوی بەرامبەر بە ئەمریکا نەبێت و تەواوی نەکرێتە بەرەی چین و رووسیا یا بڵێن ینی بە جۆرێک مەسەن لازال خەیتێکی بەدەست ئەمریکاوە بێت، ینی بتوانێت کە لە ڕێگەی فشارێکی دیاریکا لەسەر ئێران نوعێک احتیوای بکە و نوعێک مەسەن کۆنتترۆلی بەسەریا هەبێت. بۆیە بە بڕای من نەبوو ئێران شەڕین ئەوەڵ و ئەخیریەتی لەگەڵ ئەمریکاوە بڕیاری ئەخیریاوە کە شەڕی خۆی لەگەڵ ئەمریکا بکات، چونکە معلومە کە ئەم شەڕە گەر بکات ینی هەم ئێران خۆی زەرەری جدیتیاکەوە هەم ممکنە پریشکەکەی بۆ دەوڵەتانی ینی بۆ جەمسەرەکانی تریش بڕوە، نە مەسلحەتی چینە ئێسام شەڕ ڕووبا، نە مەسلحەتی رووسیا ڕووبا. بەڕاستی بێجگەلەوەی کە مەسلحەتی ئێران خۆی نییە ئەمە ڕووبا. هاوکات بۆ ئەمریکا ژۆ کوتمان مەسەن گەورەکردنی ئەم شەڕە خەتەرناکە، بەتایبەتی و کوتمان دنیا ئێستا لەسەر عەتەبەی با بڵێن شکلگردنی جیهانی چەند قوتبیە فرە جەمسەریە، تەنها ئەمریکا جەمسەر نییە تام بڕیارێ با و ئێستا دوو قوتبی تر دوو جەمسەری تر کە مهمن بەتایبەتی لە بەرامبەر ڕۆژاوە ئەمریکا دەرکەوتن رووسیا و چینە. رووسیا بە هێزە عەسکەریەکەی، چینیش بە هێزە اقتصادیەکەی و بۆ ئیمکانەتی کە بۆ
هەتا ینی ئینکاتی عسکەری وردۆ دەبنیانە دێ ئەمانە ینی ڕێگە لە وەگرێت کە فەزای سیاسی شەرقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو جەنگێکی سەرتاپا بیر بڕوا و حتمما ئەم هێزەی قلیمیانەش ناتوان لەوە دەرچنیانی چکە قەزیەکە بەیەکەوە بەسراوە مەسەن ئەوە نیە کە ئێران خۆی بتوانێت بەتەنیا بڕیار بە تەواو بێ یا ئەمریکا بەتەنیا بڕیار بە تاوە دیقەت بە مەسەن کاتێک کە حوسیەکان ئەمریکا لە حوسیەکانە رووسیاڵە کارێکی غەڵەتی کرد کاتێک کە شەڕی غەزە بێ رووسیاڵە کارێکی غەڵەتی کرد کاتێک مەسەن چین ئەڵێ نا قەزەی فەڵەستین ئەڵێ قەزەی ئەم شەڕی کە هینە ئەم هێرشانە بەو جۆرە ئەو وەسیلە هێرشی حوسیەکان و حیزبوڵڵا و فڵان بەو جۆرە وەسیەکە ئەبێ قەزەی فەڵەستین تەواو بێ قەزەی غەزە تەواو بێ و بێ سوڵح بکەوە ئێتراف بە دەوڵەتی فەڵەستین یعنی دەست دەوڵەتانێک لە منتیقا نفوذ و تەسیریانێک کە بەیەکەوە بەسراو بۆیە یعنی بۆ ئەم دوو تەرەفە بە بڕوای من هەم بۆ ئێران و حیزبوڵڵا ئەوە نیە عەلەمی سپیان هەڵکەوت نا ئێران و حیزبوڵڵا یعنی ئەزانن کە ئەم شەڕە لەوە زیاتر بڕوا ممکنە دۆخەکە خەتەرناکتر بێ و ئەمریکاش ئەی بۆچی ئەمریکا ناڵێ ئەمریکا عەلەمی سپیان کردو ئەمریکا بەڕاستی لە هینەکانی ئەدرێ مەسەن ئەزانێت کە ئێرانە پشتیوانی لە حوسیەکانە کە ئەزانێت کە شتێک ئێرانە یا بە حیزبوڵڵا بەڵام بۆ خەسفی ئێران خۆی ناکات بۆ قەزفی حیزبوڵڵاکات بۆ نایە لە ئێران بە معلومە کەویش ئەزانێت ئەگەر لە ئێران بەڕاستەخۆ شەڕەکە گەورەترە بێ خەتەرناکتر بێ بۆ ئەویش لە قاچ و دەستی ئێرانات ئێرانش حتمما مەسەر ئەزانێت کە بێ شەڕە لەم مەحدودا بێڵێتەوە ئەمە نوعێک لە چۆن یاریکردنە بەهینەکە ینی چۆن ئەم خەیتی یاریەکان لە دەستی خۆتا خەیتی کێشمەکێشەکان دەستی خۆتا تۆ بەڕام دوو هەردووکیان بە جۆرێک یاریەکان کە شەڕەکە تەواو گەورە نەبێ و لە ڕێگەی ئەم ناوەشاتان و ئەم جۆرێ لە شەڕە تاکتیکیە یا مەحدودەی کە ئیکەن لە بەرامبەر یەکتریا ئەمە بە جۆرێک هەریەکان بتوانێت مساومە بەسەرەوەی تا فەرزکەوە ناچاریکە کە من بەخواستەکەی ئەو بات. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوە ژیوادارم کە پرسیار وەڵامەکانمان جێگەی ڕەزامەندی بینەرانی عزیزی پێشەنگ بێر بژین. بە هیوای ئازیزان وچانێکی بچووک و پاشان سەبارەت بە ناڕەزایەتیەکان لە کوردستان و هەوڵەکانی دەسەڵات بەرنامەیەکترمان دەبێت لاگەڵمان بمێننەوە. بەڵێ بینەرانی عزیز سەرۆک و ئاماژەم پێدا لە سەرتاوە کە تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان و ئەو هەوڵانەی دەسەڵات لە ماوەی ڕابردوودا خسوێتیە دەستورکاریەوە. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عەبدوڵڵا مەحموود ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان باش، ئێوارەی بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ و بیسەرانی باش. سەرەتا لە ناڕەزاتی مامۆستایانەوە دەست پێ بکەین. قسە و باس دەکرا پێشتر کە ڕەنگە لە جێگەیەکدا مامۆستایان ماندوو بن، بەڵام نەک ماندوو نەبوون. ئەبینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە پەیوەند بە خۆپشاندانی مامۆستایانەوە بۆنە لە شارە زۆر دوکانەکان داخران و پەیوەست بوون بە خۆپشاندان و ناڕەزایەتی مامۆستایانەوە. تا ئێستا ئەمەی کە هاتووە و ئەم هەنگاوەی دواتر کە بڕێک زیاتر پشتیوانی لە بزوتنەوەی ناڕەزاتی مامۆستایان دەبیندرێت، چی ئاماژەیەکە بە درێژەدانی ئەم ناڕەزاتیانە؟ بەڵێ بەردەوامی ناڕەزایەتی مامۆستایان بەرگریەکە لە بەرامبەر هێرشێکی بەردەوام کە ڕەسەڵات دەیکات. ئەنی لە کاتێکدا کە مامۆستایان موچەیان نییە کە موچەیان نییە بەو معنایە کە ژیانیان نییە، یعنی بڕینی موچە لە خەڵکێک لە توێژێکی کۆمەڵایەتی فراوان کە مامۆستایانن لەوانە بێژان کە ئۆردوویەکی یەکجار گەوران بە معنای هێرشکردنە سەر ژیانیانە، بەتابەتی بۆ خەڵکێک کە ژیان و گوزەرانی لەسەر موچەیە. بڕینی موچە، دابەشنەکردنی موچە بە جۆرێک لە جۆرەکان سندنەوەی ژیانە، سندنەوەی ژیانە، خاڵیکردنەوەی سفرەکانە. هەر بەو هۆیەوە بۆ بەرگری لە ژیان و بۆ بەردەوامیدان لە ژیانیان و بۆ ئەوەی کە بتوانن سفرەکانیان شتێکی لەسەر بێ ناچارن و ناچار کراون کە مامۆستایان وەوانە بێژان لە بەرامبەر ئەم فشارانەدا بوەستنەوە و هیچ ڕێگەیەکیان لە بەردەمدانە. مامۆستایان ئەندام پەرلەمان نین، بەڕێوەبەرە گشتیەکان نین، خانە نشینان نین، ئەندام پەرلەمان نین،
بەرپرسی ئەمنی نین، بەرپرسی سەربازی نین، خانە نشینی تەسەل نین، تا لە پارەی پاشەکەوتکراو بتوانن ژیان بکەن. هیچیان نییە، بۆیە ناچارن هیچ ڕێگەیەکیان لەبەردەمدا نییە، تەنها ئەوە نەبێت کە درێژە بە خۆپیشاندانەکانیان بدەن، درێژە بە ناڕەزایەتیەکانیان بدەن و لەگەڵ ئەوەدا هەوڵ بدەن بەرفراوانی بکەنەوە، هەوڵ بدەن پشتیوانی گەورەتری بۆ ڕابکێشن، هەوڵ بدەن دنیای دەرەوەی بێن نە پشت خۆیان کە بە دەرەجاتێک خەریکە دێ، هەوڵ بن کە بەشەکانێکی کۆمەلگا لەگەڵ خۆیان هاو ئاهەنگکەن، ئەوەی کە لە شارە زۆر دوکانەکان دادەخرێ، یا ئەوەی کە بەشێک لە شوێنەکانی کە دەبینین کە خەڵکی کە ینی بەشەکانێکی کۆمەلگا بۆ پشتیوانی لە مامۆستایان لەگەڵ خۆ لە ڕیزی مامۆستایان وانە بێژاندا خۆپیشاندان دەکەن، ئەوانە هەموو هەنگاوی یەکجار گەورە و ئاماژەی زۆر گرنگن بەوەی کە پلانەکانی دەسەڵات، هەوڵەکانی دەسەڵات، هەوڵەکانی سێبەرەکانی دەسەڵات و هەموو ئەو نەخشە و پلانانەی کە هەیەە بۆ ئەوەی کە مامۆستایان ناچارکەن، کۆتایی بە مانگرتن بێنن، کۆتایی بە خۆپیشاندان بێنن، کۆتایی بە بایکۆت بێنن، کۆتایی بە نەڕەزایەتی بێنن، هەموو ئەوانە شکستی خواردووە و بەڕاستیش هیچ ڕێگەیەک لەبەردەم مامۆستایان و وانەبێژان نییە جگە لەوەی کە بەردەوامی بە خۆپیشاندانەکانیان بدەن، بەردەوامی بە ناڕەزایەتیەکانیان بدەن و هاوکات هەوڵ بدەن ئەو پلانانەی بۆ دەست خستنە نێو ڕیزەکانیانەوە تەرخان دەکرێت تێک بشکێنن. چونکە بەڕاستی دەبینین لەگەڵ ئەوەدا کە بزوتنەوەی ناڕەزایەتی لە کوردستاندا و بەتابەتی بزوتنەوەی فەرمانبەران و مامۆستایان و وانەبێژان لە ئێستادا کە لەو پەڕی گەشەکردنی خۆیدایە وەختێک دەبینین ئەوە بەرەو پێش دەچێ، دەبینین کە ئەوە بەردەوامە خەریکن ڕێگەی کەی بۆ دەدۆزنەوە. ینی چۆن ئەوەش دەکاتەوەی کە بڵێم کە گوشاری مامۆستایان و بزوتنەوەی ناڕەزایەتی بە پێچەوانەی هەندێک خەڵک کە دەڵێن هیچ دەوری نییە و هیچ ڕۆڵی نییە و دەسەڵات هیچ ناکەوان نییە. هەر ئێستا من پێم وایە دەسەڵاتی سیاسی کەوتوتە ژێر و گوشارێکی یەکجار گەورەوە، لە ژێر گوشارێکی گەورەدایە، بەڵام ناوێ ملبدا دەیەوێ بە حسابی خۆیان وەگەوەی کە تۆ وتت هەوڵ دەدا کە مامۆستایان ماندوو بکەن، بەڵام ئەوە ئاشکرا بوو بەردەوامی ناڕەزایەتیەکان و سوربوونی ناڕەزایەتیەکان و ئیبتیکاراتی ناڕەزایەتیەکان و پێوەستبوونی خەڵک بە ناڕەزایەتیەکان و سوربوونی ناڕەزایەتیەکان و دەرسوەرگرتنی مامۆستایان و دەرسوەرگرتنی مامۆستایان و وانەبێژان لەو خۆپیشاندانانە ئیرادەی پێبەخشیون و بۆیە بەڕاستی نەگماندوو نابن خەریکە خودی ئەو گوشارانەی دەسەڵات هێندەی کە هانیان دەدا بۆ بەردەوام بوون، هێندەی کە هانیان دەدا بۆ سروبوون لەسەر داخوازیەکانیان، چونکە ڕێگەیەکی کەنیە، ینی تۆ بێنە بەرچاوی خۆت نزیکەی و بە نزیکەی بە 5 مانگ مامۆستایان لە خۆپیشاندان و ناڕەزایەتیدان و نزیکەی موچەی 3 مانگی ڕابردوویان وەرنەگرتووە، ئەوە ساڵی داهاتوشی هاتە سەر کە هێشتا دیسان موچە وەرنەگیراوە. خەڵک چی بکەنی؟ هیچ ڕێگەیەکی نییە، یا ئەوەیە کە لە بەرەیەکدا بڕیار بداکە مل نادا، یا ئەوەیە کە تەسلیم بێ کە دیارە ڕێگەی تەسلیم بوون من پێم وایە لە بەردەمی مامۆستایان و بزنەوەی ناڕەزایەتیدا نەماوە. ئەوەی کە ماوەتەوە درێژەدانە بە خۆپیشاندانەکان، بەردەوامیدانە بە خۆپیشاندانەکان، بەرینکردنەوەی خۆپیشاندانەکان، بەرەستەوەگرتنی ئەزمونونەکانی تا ئێستایان و فراوانکردنەوەی لە تەڕەفی بەرامبەری ژوارڕاستی کۆمەڵگە پێویستێتی کە زیاتر لەوەی کە هەیە بچێت بەش مامۆستایە. ینی بۆ نمونە بەشەکانێکی کۆمەڵگا کە تەبعەن خۆتان دەزانن کە هێرش بۆ سەر مامۆستایان و ژیان و گوزەرانیان تەنها گۆشەیەکە لە هێرشێکی فراوانتر کە دەسەڵات کردوێتە سەر هەموو بەشەکانی کۆمەڵگا. یعنی تۆ تەماشایکە هیچ بەشێکی کۆمەڵگەی کوردستان نییە لەلایەن دەسەڵاتەوە نەکرابێتە نیشانە، هەر بەو مانایەش هیچ بەشێک لە کۆمەڵگەی کوردستان دانیە کە ناڕەزایەتی نەبێ بەدەسەڵاتی بەو دەسەڵاتێکی ئێستا هەیە لە کوردستاندا. نانەواخانەکان دەگری، فەرمانبەران دەگری، کارمەندانی هاتوو چۆ دەگری، کارمەندانی ناوەندە خەدەمیەکانی کە دەگری، کرێکارانی ژینگە پارێز دەگری، تو هەر گۆشەیەکی ئەو کۆمەڵگایە دەگری کەوتۆتە بەردەم هێرشی دەسەڵاتەوە و بۆیە هەموو ئەم بەشانەی تری کۆمەڵگاش هەمویان ناڕازین. ئێستا لە هەر دەورەیەکدا بەشێکیان لەسەر جادەکانن، لە دەورەیەکدا خوێندکاران لەسەر جادەکانن،
لە دەورەیەکدا نانەوەخانەکان دەست دەبن بۆ مانگرتن، لە دەورەیەکدا کرێکارانی ژینگە پارێز دێنە سەرجاددا و لە دەورەی ئێستاژدا دەبینین کە مامۆستایان بە تایبەتی و وانەبێژان لەگەڵیان لە ئێستادا بوونەتە سەرمەشکی بزوتنەوەی ناڕزایەتی لە کۆمەلگەی کوردستاندا و هاوکات کە ناڕزایەتی دیارە لە هەموو بەشەکانی کەش قوڵب دەدات. لە سەرەتای ئەم ناڕزایەتی و بایکۆتی خوێندندا دەسەڵاتداران زۆر پەنام بۆ ئەوە دەبرد کە ئەم بابەتە پەیوەندی بەغداوە هەیە نەوەکو حکوومەتی هەرێم. بەڵام لە ماوەی ڕابردوو تا زیاتر هەوڵی تر بینراو لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ کۆتایی هێنان بە بایکۆتی خوێندن. بۆ نمونە هەندێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان دێنە سەر کەناڵەکانی ڕاگەیان و باز لەوە دەکەن کە ئەوان لە هەفتەی ئایندەدایان بەم نزیکانە دەست بە پرۆسەی خوێندن دەکەنەوە، یاخود کۆمەڵێک کەسایەتیە لە ئەوەی کە مەلاکانە حاکمە کەسانی ترە دەیهێنن و لە ڕزمانی ئەوانەوە بانگەوازی مامۆستایان دەکەن کە بۆ ئەوەی کە منداڵانی هەژار دوور نەبن لە پرۆسەی خوێندن و خوێندن ئیدامەی هەبێ بایکۆت بشکێنن. و هەندێ پینیش هاتووە هەواڵ هاتووە یان لە تۆڕە کۆمەڵاتەکاندا باز لەو کراوە کە تەنانەت جۆرێک لە هەڕەشە و چاوسورکردنەوەش لە مامۆستایان کراوە. ئەم هەوڵانە چیمان پێ دەڵێن؟ ئەو هۆڵانە کە دەسەڵات خەریکە لە ڕێگەکانی کەوە دەیەوێت گوشار بخاتە سەربزردنەوەی ناڕزایەتی مامۆستایان و کۆتایی بە بایکۆت و ناڕزایەتەکان بێنێ، ئەوە نیشان دەدا کە تا ئێستا لەو گوشارانەی کە ڕاستەوخۆ لە ڕێگەی خۆیەوە دەیکرد شکستی خوارد و نەیتوانی فریوی مامۆستایاندا نەوەزارێتی پەروەردە توانی کاریگەریەکی لەسەر بڕیاری حەقخوازانەی مامۆستایان هەبێ، نە هەڕەشەکانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکیەتی و نە هەڕەشەکانی کادرەکانی کە و نەتەنانە دەست بە سەراگرتنی بەشێک لە مامۆستایان و لێپرسینەوەیان و نەتۆمەت بۆی دروستکردن و هیچ کامێک لەوانە نەیتوانی مامۆستایان ناچار بکە بگەڕێنەوە بۆ سەردەوام. بۆیە ناچارن دەستبەرن بۆ ڕێگەی کە دیارە ئەوە ڕێگایەکە هەموو دەسەڵاتەکان لە سەراسەری دنیادا وەختێک دەکەونە تنگانەوە، وەختێک ڕێگاکانی بەردەمیان یا هەوڵەکانی خۆیان شکست دەخوا هەوڵ دەدەن لە ڕێگەی کەوە کەڵک وەربگرن بۆ گوشاردانان لەسەر ناڕزایەتیەکان. ئەوەی کە ئێستاش هەیە لە ئەم ماوەیە دەستیان داوەتێ لەوەی کە خەڵک خەریکە خەڵک کۆ دەکەنەوە یا دەڵێنەوە چەند مەکتەب دەکرێتەوە بەڕێوەبەریەکان دەهێنەوەوانە بەشێکە هەر بەشێکە لەو فریوکاری کە دەیانەوێ لە پاڵ گوشارەکانی خۆیان وەک دەسەڵات لەو ڕێگایانەشەوە ئەو زەختانە زیادکەن لەسەر مامۆستایان و وانەبێژان تاوەی کە ناچاریان کەن دەست لە خۆپیشاندان و ناڕزایەتی هەڵبگرن و لەوەش زیاتر دەیانەوێ بە هەڵخراندنی ئیحساسات و هەست و سۆزی خەڵک کە ئەوە مناڵانی هەژار خەریکە زیانیان بەردەکەوێ، ئەوە پرۆسەی خوێندن هەتا دەیانەوێ وان بە کۆمەڵگە بگەێنن کە ئەوە مامۆستایانن پرۆسەی خوێندنیان ڕاگرتووە، ئەوە مامۆستایانن کە هۆکاری دواکەوتنی خوێندنن، ئەوە مامۆستایانن کە بەرژەوەندی خوێندکاران و بەرژەوەندی مناڵە هەژارەکان لە بەرچاو ناگرن، دەیانەوێ ئەوە بکەن. بەڵام ئەمە بۆ هیچ کەسێک قابلی قبول نییە. من پێم وایە ئەم مانگرتن و بەردەوامی بزوتنەوەی ناڕزایەتی مامۆستایان دەچێتە چوارچیەوەی هەوڵی مامۆستایان بۆ خزمەتی پەروەردەوە کۆمەڵگا و بەشێکی هەرە زۆری کۆمەڵگە و خوێندکاران فێری وانەی خۆڕاگری و تەسلیم نەبوون و بەردەوامی لە خۆپیشاندان و قبول نەکردنی زوڵم دەکات. ئەوەی کە خەریکە مناڵانی هەژار مەحروم دەکا ئەوە ئەو دەسەڵاتەیە کە گوێ لە خواستی زۆر سادەی مامۆستایان نەگرێ بۆ موچە لە هیچ شوێنێکی ئەو دنیاە نییە. خەڵکێک بێ کار بکە دەوام بکە بەڵام بڵێ موچە نییە. لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە، تەنها لە یەکێکە لە تایبەتمەندیەکان یا یەکێکە لە داهێنانەکانی دەسەڵاتی بۆرژوازی کورد. هەرچۆن پاشەکەوتی موچە لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەوان دایان هێنا، موچەبڕین لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەوان دایان هێنا، لە هیچ شوێنێکی دنیا نییە موچە لە کاتی خۆیان نەدرێ سەری مانگان خەڵک کە کار دەکات موچەی نەدەنێ. ئەمانە بۆیە بەڕاستی هۆکاری دواکەوتنی خوێندن، هۆکاری بێبەشکردنی مناڵانی هەژار و نەدار لە خوێندن، هۆکاری بێ ئیرادەکردنی خودی مامۆستایان، هەموو ئەوانە خودی دەسەڵاتی سیاسی لی بەرپرسیارە.
دەسەڵاتی سیاسی لی بەرپرسیارە و نەکەر لەوەی کە هەتا لەوەش بەرپرسیارە کە لە درێژە کێشانی ئەم ناڕزایەتیە شەرت دەسەڵات بەرپرسیارە، چونکە ئەوە بژاردەیەک نییە مامۆستایان هەڵیان بژاردێ، بژاردەیەکی ناچاریە و طبعا لەنێو ئەو هەلومەرجەدا کە هاتوتە پێشەوە یا لە درێژەی ئەو ناڕزایەتیانەدا دووبەرە لە کۆمەڵگەی کوردستاندا دروست بووە بەرەیەک کە دەسەڵاتە بەڵام دەسەڵات بەتەنها نەیتوانی وەڵامداتەوە ئێستا خەریکە کۆمەڵی خەڵکی کە دەهێنێ مەلاکان دەهێنێ ئیسلامیەکان دەهێنێ بەشێک لە حاکمەکان دەهێنێ محامیەکان دەهێنێ نخبەی کەی سیاسی دەهێنێ هیچ گومانی تیانە لە مەودوا ڕووناکبیر و بەشێک لە ڕۆشنبیران و ئەوانە هەوڵدەدا بێنێ دەبێ هەموو ئەوانە بێنێتە هەموو ئەوانە هەڵبخرێنێ بە دژی مامۆستایان بە دژی مامۆستایان وە هەموو هەوڵەکەشیان ئەوەیە بەتابەتی هیچیان بەرزتەوە نەماوە ئەوە نەبێ کە بڵێن جا ئۆباڵی دواکەوتنی خوێندن مامۆستایانە ئۆباڵی دواکەوتنی پەککەوتنی پرۆسەی پەروەردە و فێرکردن مامۆستایانی وانە بێژن ئەمەش هەمووی بەڕاستی بۆ ئەوەیە کە هێشتا دەیانەوێ شانی خۆیان لە بەرپرسیارەتێک خاڵی بکەنەوە کە هەیەە و ئەگەر نا بەڵام ئەموانە بە بۆچین ئەوانە بە هیچ شوێنێک نەگەیشتن من پێم وایە خەڵک ئێستا خەڵکی کوردستان بە تەواوەتی دەزانن کە ئەوەی کە بەرپرسە و هۆکاری ئەم دۆخەیە هۆکاری ئەوەیە کە خوێندن ینی ئاوا دواب بکەوێ دەسەڵاتە بۆ هیچ شتێکیکە نییە وەڕاستی داواکاریەکەش بێئەندازە سادەیە یعنی داوای مافی خۆیەکە دافی ماوای ڕای خۆی دەکات ینی دەسەڵات لە هێرە شایە و خەڵکێک بۆ بەرگری لە ژیانی خۆی هاتوۆتە بەرگری دەکات و ئەمە قابلی ئەوەیە کە پشتیوانی لێ بکرێت. حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چەند ڕۆژ بەر لە ئێستا بۆ پشتیوانی لە ناڕەزاتی مامۆستایان بەیاننامەیەکی دەرکرد بەڵام یەکێک لە حاکمەکان بە ناوی حاکم ڕزگار ئەمین ئەمەی بە بەیانێکی ناشرین لە قەڵەمدا وە بە دەم درێژی و ئەوەی کە ئەم حیزبای هیچ بەردێکی نەخچوەتە سەر بەردێک و بەرگری لە هەژاران ناکات و ناوی کرێکاری بە ناحەق لە حیزبەکەی خۆی ناو هەتاوەکو دوایی ئەمێ پرسم کە ئەم بەیاننامەیە بۆچی بۆ نمونە کەسێکی وەک حاکم ڕزگاری نیگەران کردووە. من پێم وایە چاوەڕوانکراوترین شت ئەوەیە کەسێک کە لە مابینی بەرەی زوڵم لێکراوان و زۆرداراندا بەرەی زۆرداران هەڵدەبژێرێ ئاساییترین شت ئەوەیە بێ بۆ هێز وولایەنێک کە بیوە بەرگری لە زوڵم لێکراوەکان و لە بزوتنەوەی ناڕەزایەتی لە مامۆستان بکە بێ بوختانی بۆ بکەن تۆمەتی بۆ دابتاشن ئاساییترین شت ئەوەیە. حاکم ڕزگار خۆی زۆر باش دەزانێ خۆشی من دڵنیام لەوەی کە حاکم ڕزگار زۆر باش دەزانێ ئەو تۆمەتانێک کە بۆ حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانی هەڵبەستووە و هۆنیوێتەوە دەزانێت کە یەک دانەشی ڕاستی. حاکم ڕزگار زۆر باش دەزانێت کە ئەوەندە شارەزایی ئەوەی هەیە لە کۆمەڵگەی کوردستانە دەزانێت و حیزبانەی کە خۆیان بەستۆتەوە خەریکی نۆکەرایەتین دزی دەکەن تاڵانی دەکەن هەموو ئەوانە دەکەن ئەوانە باش دەیان ناسێ بەڵام لەبەرەوەی کە خۆی بەرەی دەسەڵاتی هەڵبژاردووە بۆیە وەختێک بەرەی دەسەڵات هەڵبژێری لە بەرامبەر مامۆستایانی موچە بڕاودا و دەسەڵاتێک هەڵبژێرێ کە موچە بڕا ئاساییترین شت ئەوەیە کە تۆمەت بۆ حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانیش هەڵببەستێت وامە یەکەمین جاریش نییە تەمان بەڕاستی سەیرە لە سی و چەند ساڵی ڕابردوودا حاکم ڕزگارەکانی کۆمەڵگەی ئێمە لە بەرامبەر ئەو هەموو زوڵم و ستەمە تەنانەت زوڵم و ستەم لە خودی یاسا و دادگاکانیش نەهات نەدەنگ لەبەر خۆی پێویست بوو حاکم ڕزگارەکانی کۆمەلگا بێنە مەیدان و لە بەرامبەر بێموچەییدا وەک چەند گوشار بێنن بۆ ئەوەی داواکاری گشتی بێتە دەنگ دەبوو بچن لە پشت مامۆستایان و وانەبێژاندا بوەستن و بڵێن دەبێ موچەیان پێ بدرێ و ئەوان بووبان بە بەشێک لە گوشار لەسەر دەسەڵات بەڵام وەختێک ئەمان بەرەی دەسەڵاتیان هەڵبژاردووە بەرەی تاڵانچیان هەڵبژاردووە بەرەی دەسەڵاتی موچەبڕیان هەڵبژاردووە ئاساییترین شت ئەوەیە کە چەند تۆمەتیش بۆ حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هەڵبەستن ئەگەر نادەزانێکە حیزبی کۆمونیستی کوردستان ناکرد گرێداوی هیچ شوێنێکە و نەکاسەلاسی هیچ شوێنێکە و نە بە گەندەڵی کردووە و نە هیچی کردووە تەنانەت ئەوەی کە دەڵێ
دارێکیان نەخستۆتە سەربەرد بەڕاستی زۆر شەرمە قسەی لەو بابەتە لە زمانی حاکمێکەوە کە خۆی دەزانێت ئەوانەی کە پێی وایە داریان خستۆتە سەربەرد و بەرگیان خستۆتە سەربەرد لە کۆمەڵگەی کوردستاندا مەبەستی حیزبەکانی دەسەڵاتە بەڵام ئەوەی کە ئەوان کردویانە ئەو مەرگە ساتەیە ئەو کێوە لە ساتەیە کە هەموو گۆشەکانی ئەو کۆمەلگایەوە دیارە ئەوە دەسەڵاتە دوای 32 ساڵ هێشتا خەڵک بەرز ئاو بێ ئاوی بێکارەباییەوە دەناڵێنێ بەرز بێ ئاوەڕۆیەوە دەناڵێنێ بەرز نانەوە دەناڵێنێ بەرز گەندەڵیەکی سیستماتیکەوە دەناڵێنێ بەدەست لیستی خانە نشینکراوان و لیستی دوور و درێژی کادرانی حیزبی و بە نۆکەرپیشەی بە وڵاتەکانە دەناڵێنێ ئەو حیزبانەی کە گوایە داریان خستۆتە سەربەرد ئەمە کارنامەکەیە تەنانەت پێش ئەوی بێنە دەسەڵاتیش حاکم ڕزگار زۆر باش دەزانێت تەنانەت کە ئەو هێزەکانی بۆرژوازی کورد تەماشای کە ساتێکیان بەسەرهێناوە لە 1970 بە پێشکەشکری بۆ جمهوری ئیسلامی دەیان هەزار بارزانیان فال دەکرێت لە کۆتایی 1970 و 1970 هەموو دێهاتەکانی کوردستان بەر شاڵاوی ڕاگواستن و دواتر کیمیاباران دەکەون لە 1970 هەر بەهۆی پێشبەشکری ئەوانەوە ئەڵەبجە کیمیاباران دەکرێت بۆ بەبوونەی ئەوانەوە هەر ئێستا ئەمەی کە پێیان دەوت قەوارەی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کوردستان هەر ئێستا خەریکە جارێکیکە دەگەڕێتەوە بۆ ژێر دەسەڵاتی دەوڵەتی مەرکەزی ئەوەی کە ئەوان پێیان دەوتن دادگاکەیان دادگای بەعسا ئەوەی کە پێیان دەوتن ئەوانە عەقلی شۆڤنستی لە بەغدا خەریکە کار دەکا خەریکن ئێستا یەکێتی و پارتی پێشبڕکێیانە بۆ دەستخستنە دەستی ئەو هێزانەی کە لە بەغدا دەسەڵات بەرزتن بۆ ئەوەی کە خۆیان لەگەڵ بەغدا بگونجێن و لانی کەم ئەوەیان بۆ بمێنێتەوە کە وەکو ئەمین سندوقێک موچە دابشکردنەکەیان بۆ بمێنێتەوە ئەگەر نادەزانین هەر ئێستا ئێمە دەزانین کە ئەوانە هیچیان نییە ئەو کارانەیە کە حاکم ڕزگار شانازی پێوە دەکات کە گوایە خەڵکێک داری خستۆتە سەربەرد ئەگەر مەبەستی حیزبەکانە خۆ ئەگەر مەبەستیشی کەسانی وەکو خۆیەتی دەیان پرسیان لەبەردەم حاکم ڕزگار و دەیان حاکمی کەدا هەیە بەڵام خۆشبەختانە کۆمەڵگەی کوردستان هەر ئەو حاکم و دادوەرانە نین کە لە بەرەی دەسەڵاتدان بەڵکە ئەو ریزە لە دادوەر و حاکمی تێکۆشەر و ئینسان دۆست کە لە کۆمەڵگەی کوردستاندا شەڕ لەسەر گیراوەکانی بادینان دەکا شەڕ لە قوتی هاوڵاتیان دەکا کە بۆ خۆبەخشانە دەستە پشت ڕۆژنامە نووسان ئەمانە بەرەیەکی کەن ئەوانە ئەو بەرەیە جێگە ئومێدەن حاکم ڕزگار بەرەیچکەی هەڵبژاردووە وەختێک بەرەیچکەی هەڵبژاردووە و کە بەرەی دەسەڵات و بەرەی زوڵمی دەسەڵات و بەرەی سەرکوتی دەسەڵات و بەرەی دزین و تاڵانی دەسەڵاتە بۆیە زۆر سادەیە بچێ لە ژێر ناوی کڕوزانەوە بۆ مناڵانی هەژار و لە ژێر ناوی کڕوزانەوە بۆ پرۆسەی خوێندندا بێ هەم داوا لە مامۆستایان کە بایکۆ دواز لێ بێن و بچنەوە ماڵەکانیان بێ ئەوەی دەستکەوتێکیانە بێ و هەمیش لەولاوە بێ تۆمەتی پاکەتی کە زۆر باش دەزانێ هەمووی تۆمەتن ئاراستی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بکە بەڵام ئەوە مەموریەتێکی خراپی هەڵبژاردووە پێش ئەو دەیان کەس لە 30 ساڵی ڕابردوودا هەوڵیان داوە هێرش بکەنە سەر کۆمونیزمی کرێکاری نەتەنها تۆمەت ڕیزی ئەو نووسەرانەی ڕیزی ئەو نووسەر و کادرە حیزبی و سێبەرانەی کە لە دژی کۆمونیزمی کرێکاری لە کۆمەڵگەی کوردستاندا بە دژی حیزب وەستاونەتەوە بە ئاشکرا لەسەر جیابوونەوەی کوردستان شەڕیان بە حیزب فرۆشتووە لەسەر بەڕسمی ناسینی مافی خەڵک کە ڕیفراندۆمە چۆن تۆمەتیان داوەتە پاڵ ئێمە حیزبیان داوەتە مەحکەمە لە نێو شاردا هاوڕەکانیان خەڵتانی خوێن کردووە لە هەولێردا ڕەهبەرانیان تیرۆر کردووە ئەوانە هەموو بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەم حیزبە بەشێک نەبووە یا ملی نەداوە بە خواستەکانی دەسەڵات بەشێک نەبووە لە گەندەڵی بەشێک نەبووە لە خۆش خزمەتی هیچ کامێک لەوانەیە بۆی هێرشی دەکرێتە سەر هێرشی حاکم ڕزگاریش دەچێتە چوارچێوەی ئەو هەموو هێرشە فراوانی لە 30 ساڵی ڕابردوودا سەرکراوەتە سەر کۆمونیزمی کرێکاری و سەر حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و دواتر سەر حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە دیارە سادەشە ئەمان تەحملی ئەوە ناکەن کە چەند حیزبێکی سیاسی یا کۆمەڵە شخصیاتی دیاریکراو و کۆمەڵگەی کوردستان ببینین لە پشت ناڕزایەتی مامۆستایان و
خەڵکی ستەم لە سی کوردستانەوە وەستاوە ئەویان پێ تەحمل ناکرێ آخر خۆ بەشێک لە کار و کاسبی بەشێکی زۆر لە کادران کار و کاسبی بەشێکی زۆر لە نووسەر کار و کاسبی بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووس کار و کاسبی بەشێکی زۆر لە حاکم و محامیەکانیش ئەوەیە کە خۆیان بەرەسەڵاتەوە هەڵبواسن هەروەکو چۆن خەڵکێکی شەیە کە نەک ئامادەنیە ئەو کارە بکە بەڵکە حازر نییە ئیرادەی خۆی بەرەسەڵات بفرۆشێ یا بە نرخی ڕۆژ نان بخوا حاکم ڕزگار زۆر کەیسیکەی هەیە و زۆر کەیسیکە هەیە دەتوانێت لە کۆمەلگەی کوردستاندا قسەی لەسەر بکات دەیتوانین لە بەرامبەر ئەم هەموو گۆڕستانی بێناو نیشانی ژناندا بێتە دەنگ چێ دەستی گرت چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر ئەو هەموو دزی تاڵانی ئاشکرا و سیستەماتیکەی کە لە کۆمەڵگەی کوردستاندا بە بەرچاوی ئەوە ڕچێتە پێشەوە بێتە دەنگ چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر ئەو زوڵمەی لە گیراوەکانی بادینان کراوە بێتە دەنگ چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر پاشەکەوتی موچەدا بێتە دەنگ چێ دەستی ئەوی گرتووە لە بەرامبەر نەبوونی سەرەتاییتری خواستا بێتە دەنگ و چێ دەستی ئەوی گرتووە کە بۆ خواستی موچەی فەرمانبەران چوو بایە پشت فەرمانبەران کەس دەستی نەگرتووە بەڵام سەنگەرێکیکەی هەڵبژاردووە سەنگەرەکەی ئەو سەنگەری ئەم دەسەڵاتەیە سەنگەری بەرگریکردنی لەو دەسەڵاتەیە جا ئەگەر ڕاستە و خۆش کادری ئەوان نەبێ ڕاستە و خۆش ئەندامی و حیزبانە نەبێ بەڵام بانگەشەکانی داواکاریەکانی دەچێتە چوارچێوەی خزمەت بەو دەسەڵاتە و بە سیاسەتەکانی ئەو دەسەڵاتە لە کۆتاییدا دەمە پرسیاری ئەوە بکەم کە چەند جارێکە ئەم ناڕەزایەتی و کە درێژەی کێشاوە دەسەڵات هەوڵی داوە لە ڕێگەی جۆرەوە کۆتایی پێبێنێک هەم ئەمانی کە باسمان کرد بەڵام تا ئێستا ئەوەی کە ئامادە نییە مل بدات بە خواست و داواکاریەکانی مامۆستایان و ژەماوەری ناڕازی کەی دەسەڵات دەگاتە ئەو ئاستەی کە ئیتر مل بدات و موچەی فەرمانبەران و مامۆستان بدات و وەڵام بە خواستەکانی مامۆستانی وانە بێژ بداتەوە من پێم وایە ئەو کاتە بە یەکجاری دەتوانێت دەسەڵات ملدا بە خواستی مامۆستایان و موچەیان پێبدا و پلە بەرزکردو و مامۆستانی وانە بێژی دامەزرێنی ئەو کاتەیە کە ئەو بزوتنەوە ناڕزایەتی ئێستا یەکەم بەردەوام بێت بەردەوام بوونی ئەم بزوتنەوەی زامنی سەرکەوتنیەتی ئەمە یەک دووەم دەبێ هەوڵ بدرێ بەڕاستی کە هەوڵ بدرێت زیاتر بەشەکانی تری کۆمەلگا پێ بە پشتیوانی خۆیان لەو بزوتنەوەی ناڕزایەتی مامۆستا بکەن بە تایبەتیش کە سوکاری خوێندکاران و قوتابیان زۆر گرنگ کە بچنە پشتخواستی مامۆستایان وە سێیەم شت ئەوەیە کە مامۆستایانی ناڕازی زۆر ڕێگەیان تاقی کردەوە بایکۆتیان کرد یاداشتیان کرد ڕێگەی بەغدایان گرتە بەر بایکۆتیان کرد وە چەند ڕۆژە هەموو تقریبان کەم ڕۆژەیە لەسەر شەقامەکان نەبن و پلانیان زۆر ڕەت کردوێتەوە یا سوزانم تێشکاندووە فری کاریەکانیان تێشکاندووە ئەوەی ماوەکە هێشتا لەگەڵ بەردەوامیەکەیدا ڕێگەی ئەوە بگرنەبەر کە ئەو ڕێگەیەش بگرنەبەر کە کام شوێنەیە دەتوانێت ببێتە گوشارێکی گەورە لەسەر ئەو دەسەڵاتە خۆی بەشێکی وەڵام نەدانەوەی دەسەڵات بەخواستی مامۆستایان ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی هەست ناکە گورسێک بەرکەمەری دەکەوێت بۆیە دەبێت مامۆستایان دەستبەرن بۆ ئەو ڕێگەیە بۆ نمونە دەکرێت مامۆستایان چۆن خۆپیشاندان و ناڕزایەتەکانیان برد بەرەو بەغدا دەتوانن ئەم جارە ناڕزایەتی خۆپیشاندەکانیان بەرنە خاڵە سنووریەکان و خاڵە سنووریەکان دابخەن بەڕاستی ئەگەر باشماغ داخەن پەرویزخان دابخان و هەر کامێک لەو خاڵە سنووریانە و ڕێگە لە چەند شوێنی کە خەریکی نەوتی خەریکە لێوە دەڕوا و ئەو شوێنانی کە شادەماری اقتصادی دەسەڵاتی سیاسی پێوە بەندە ئەگەر خۆپیشاندانەکانیان بەرنە ئەوێ و ئەگەر خەڵکی ئەو بەشانە یا بەشێک لە کرێکار و کارخانەکان بێنە پشت ئەو مامۆستایانە و هەتا بەشەکانێکی کۆمەلگا بێنە پشتی بەڕاستی دەسەڵات ناچار دەبێت کە وەڵام بەخواستی مامۆستایان و موچەش بدا بەڵام بە تایبەتی ئەوەیە کە ئەگەر مامۆستایان من پێم وایە یەک ڕۆژ بتوانن پەروی یەک دەواازەی سنووری ڕابگرن دەسەڵات ناچار دەبێ وەڵام داتەوە ناچار دەبێ مل بدات
بەڵام ئێستا وەختێک تەعاان یەکێک لەو ڕێگەیانی کە ڕەسەڵات هەمیشایەتی چاوەڕێی ئەوەیە کە خەڵک لەسەر جادەکان ماندوو بێت لە خۆپیشاندانەکان ماندوو بن لە مانگرتن ماندوو بن چاوەڕێی ئەوەیە بۆیە مامۆستایان و هەڵسوڕاوانی نێو مامۆستایان و کەسانی دڵسۆز هەمیشە توانیویانە خوێندنەوەی دروستیان بۆم پلانەکانی دەسەڵات هەبێت بۆیە بە درێژەیان بۆ خۆپیشاندانی داوە ماندوو نەبوون و بەڕاستی ماندوو نەبوون و بەردەوامیدان و گۆڕینی شێوازەکان و یەکگرتوبوونی زیاتر و پشتیوانی کۆمەڵگە لێیان و لە هەموو ئەوانە زارێشکە تاکید دەکەمەوە دەستبردن بۆ بڕینی شادەماری ئابووری دەسەڵات یەکێکە لەو ڕێگەیانەی کە دەسەڵات ناچار دەکات کە بل بەخواستی مامۆستایان بداتەوە و هیوادارم کە کۆمەڵگەی کوردستان بە تایبەتی کە سوکاری خوێندکاران بستنە پشتخواستی مامۆستایان ئەو ڕێگایی کە لە شارە زۆر خەڵک دوکانەکانیان داخست بپەڕێتەوە بۆ بەشێک لە شار و شارۆچکەکانێکی کوردستان ئەوانیش وەکو هاوسۆزیە بۆ خواستی ڕەوای مامۆستایان مانگرتن ڕابگەێن ئەگەر بۆ 1 سەعاتە بۆ 1 ڕۆژە یا هەرچەندە دەتوانێت زۆر کۆمێکێکی گەورە بۆ بزنەوەی مامۆستایان بکە مامۆستایان و بزنەوەی ناڕەزایەتی مامۆستایان شایستەی ئەوەیە کە گەورەترین پشتیوانی لەلایەن هەموو بەشەکانی کۆمەڵگەوە لێ بکرێت چارەنووس و ئایندەیە و کۆمەلگای بەوەیە کە بەوە بەندەکە ئەم ئیرادەیە بۆ مافەکانی خۆیان بەرەستەوە بگرن ئەمە دەرسێکی یەکجار گەورەیە دەرسێکی یەکجار گەورەیە کە وا دەکا تەنانەت نەوەکانی داهاتوو ئاشقی ئەم زۆرە خەباتە بن و تەنانەت من پێم وایە خودی ئەو ناڕەزایەتی چەند مانگی 5 مانگی مامۆستایان شایستەی ئەوەیە بخرێتە ناو دەرسەکانی مێژوەوە بخرێتە نێو دەرسەکانی قوتابخانەشەوە کە ئەوەندە ئەزمونێکی گرنگە لە ڕاوەستاوی مامۆستایان بۆ ماوەی 5 مانگ کە موچەی وەرنەگرتووە بەڵام ملی نەداوە بۆ دەسەڵاتە و سوورە لەسەر خواستی خۆی و بەڵێنی ئەوەیان داوت کە تا سەرکەوتن بەردەوام دەبن کە من هەر لێرەشەوە ئەوە بڵێم کە ئێمە شۆک حیزبی کۆمونستی کرێکاری کوردستان تا ئەخیر بە هەموو توانایەکمانەوە چ لە ناوخۆی کوردستان لە پشتی مامۆستایان دەبین و لە ڕیزی ئەواندا بۆ خواستەکانیان تێدەکۆشین چ لە دەرەوەی وڵاتیش بۆ ڕاکێشانی پشتیوانی لە خواستەکانیان لەگەڵ ڕێکخراوە کرێکاریەکان و سندیکا کرێکاریەکان و کەسایەتی ئازادی خوازەکانی دنیادا تێدەکۆشین پرسیار و سەرنج لەلایەن بینەرانەوە هاتووە بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکانمان گەیشتۆتە کۆتایی و ناتوانین تاوتوان بکەین و ئەشتوانم بڵێم بە بەشێکی لانی کەم لای گفتوگۆکەماندا ئاهاتووە و هەڵبەت ڕێگە نادەین هیچ پرسیار و تێبینی یەک تێپەڕێ بێ ئەوەی کە لە بەرنامەکانی داهاتووە لانی کەم تاوتویان نەکەین. عەبدوڵڵا مەحموود زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ تۆ جارێکی کە وە درود بۆ خەباتی مامۆستایان. زۆر سپاس. ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوەش و سپاس کە بینەرمان بووین لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.